ئەمە دەبواە کۆنگرە ساڵی 2014-2013 بەستین 2013 تەندروستی مامجلال لە 2012 بەرەو تێکچوو چوو پاش ئەوە شەڕی داعش لە 2014 دەستی پێکرد پاش ئەوە مەسلەی بینی ئێمە و عێراق و ڕێفەرەندۆم و چێشمەکێش تا ئێرە مایەوە کۆنگرێک پاش ئەو هەموو گۆڕانکاریانە نەتوانی نەخشە ڕێگایەک بۆ چارەسەری کێشەکاندا بنێ کۆنگرێک کەیکێتی نەتوانی وەکو کەرنەڤالی هەڵبژاردن بەکاری بێنی ببتە مایەی سەرێشە و لێکترازان ئەو کۆنگرە نەگیرێ باشترە بەڵام ئێستا ئەوڕۆ ئێمە کۆتاییمان بە هەموو ئینەکانی ناو ئێوەش هەوڵدەن لەگەر ئەوە ڕابێت کە یەکێتی کێشەی نەما وەلامان کاتیشدا ڕێی یەکەکانی ڕێخستن وەرەگیرێ کە چ کاتێک گونجاوە ساڵی 2010 کۆنگرە بگیرێ و کەی بگیرێ لەسەر مەسلەی کاتی کۆنگرە و کەی بگیرێ دیارە مەکتەبی سیاسی چەند پێشنیارێک ئامادە دەکا بۆی سەرکردایەتی قەزاوت تێدا بکە و ڕای مەڵبەندەکان وەرگێ و بڕیاری لەسەر بدە.